پێشانگای ساڵانەی قوتابخانەکانە. چەندین منداڵ بە چەندان کاری جۆراوجۆر بەشداریان کردووە، لە کاری دەستی، هونەری وێنەکێشان، گۆرانیوتن و نمایشی شانۆگەری. بەڵام لەو نێوەندەدا کچێک لەگەڵ دایکی و مامۆستای هونەری بینەرێکی زۆری لە کارەکانی خۆی کۆ کردوتەوە. مامۆستا و خوێندکار سەرنجی کارەکانی دەدەن. بەناز مەحموود دایکی دیەنە باس لەوە کات کە سەرجەم منداڵەکانی ئەو بەهرەیەیان تێدا بووە، بەڵام لەبەر ئەرکی خوێندن نەیانتوانیوە بەردەوام بن. وڵی دیەن هەر خۆی حەزی خولیایەکی تیا بوو، شتێکە دانا قوڕێکی سەناعی ترها و لەبەری دروستێکرد. زیاتر مۆبایلێکی هەیە ڤیدیۆکانی ئەو کەسانەی کە شتیان دروستە کرد سەیرەکەم هەمووی داولۆد کردووە. حەزی ئیتر کەزانیمانە و بارەیتیایە خۆمان ئیتر لە پەسا قوڕی بۆوە کڕین و قوڕی سەناعیکی سەگان و ئیتر شتەکانی بۆوە پارێزین. خۆمان ئیش بۆ مستەقبەلەکەین ئەگەر ئیشەڵا خوا بیەوێ، یعنی چونکە خولیاکەیتیایە حەزەکەین نەیکوژین، چونکە مناڵەکانی کەشمەرە و بەهرەیان تایە، بەڵام بەوەی کە سەعی زۆریانەیە بەهرەکەیان پشتگوێ خستووە. بەڵام حەزەکەم ئیشەڵا دیەن ئەگەر خۆی حەزکا بەردەوام بێ ئێمەش هاوکاریەکەین و بەردەوامی. دیەن منداڵێکی تەمەن 10 ساڵە، خوێندکاری پۆلی 5 بنەڕەتیە. وردی لە کارەکەی وای کردووە لە پێشانگای ساڵانەی قوتابخانەکان بینەرێکی زۆری هەبێ. لێمان پرسی ئارەزووی بۆ کارە هونەریەکانی و فێربوونی بۆچیە گەڕێتەوە، لەکوێوە فێری ئەم کارە هونەریانە بووە. دیەنەڵێ حەزم بە کاری دەستیە و زیاتر کاری هەویری ڕەنگا و ڕەنگەکەم. بەردەوامم لەسەری چونکە حەز و ئارەزووم زۆرە بۆ کاری هونەری. من نام دیەن دارایە، حەزم لە کاری دەستیە و کاری دەستیەکانە من حەزم زۆر لەو بەهرەیە. من ئاژەڵ و مرۆڤ و ئەوان دروستەکەم و خێزانەکەم یارمەتیمێن و لە قوتابخانەش مامۆستای هونەرم زۆر یارمەتیم دەدات. ئەگەر یەکێکی جوستی توانم بۆی بکەم، بۆ نمونە بیرەکەمەوە بۆ ئەو داوای چی کردووە نەشتی کەش ئەدۆزمەوە تێکەڵ یەکەم. ئەمیەتی هەیە بەردەوامی لەسەری؟ بەڵێ زۆر زۆریش. منداڵان نەوەی دوا ڕۆژن و بە گرنگی پێدانیان لە سەرجەمکایەکانی ژیان ئەکرێ پشتیان پێ ببەسترێ. نەوەیەکی بەرهەمدار بێتە دروست بوون.